دانیشتوانی گەڕێکی هەوارە بەرزەن لە ناحیەی تەکیە بە دیار ئەو پردەوە وەستاون کە کۆتا مانگی ساڵی ڕابردوو بەهۆی ڕووداوی و لافاوەکەوە ڕووخاو ئاوبردی داوا دەکەن لایەنی پەیوەندیدار پردەکان بۆ چاک بکات تا مەترسی لەسەر ژیانیان دروست نەبێ بە تایبەتی کاتی بارانبارین و دروستبوونی لافاو. ئێمە وەکو گەڕێکی هەوارە بەرزە لە کاتی لافاوەکە پردەکەمان ئاو بردووەتی ئێستا گیر و گرفتێکی زۆر بۆ هاتوچۆمان دروست بووە هەم بۆ هاتوچۆی سەیارەمان هەم بۆ هاتوچۆی خوێندکارانمان کە قرارە ڕۆژی یەکشەممە دەست بە خوێندن بکرێتەوە تا ئەم دەقەیە ئێمەی گەڕێکی هەوارە بەرزە نازانین چۆنها خوێندکارەکانمان بە ئەم ڕێگایە بنێرین بۆ قوتابخانەی قەندیل و قوتابخانەکانی ترکە لە سنوورەکەمانان ئاچن ئێمەوە زستانمان تێپەڕاگەیشتێتە بەهارەوە ئەمە بەم شێوازە بمێنێتەوە بەڕاستی کارەسات ڕۆدا. ئێمە کۆمەڵە ماڵێکی ناتوینە تێرە نیشتەجێ بووین ینی زۆربەی هەرە زۆرمان لە نەبوونی و نەداریا هاتوینە ئیمکانیت لەبێ ئیمکانێتی هاتوینە ئێستا لە لافاوەکەەوە ئەم پردەی ئێمە ڕووخاوە پردەکەمان لافاو بردی داواکارین لەلایەنی پەیوەندیدار پردەکەمان بۆ چاکەنەوە ئێستا ڕۆژی یەکشەممە داوامی ڕسمیە لە قوتابخانەکان تەلەبەیتیایە زیاتر لە 30 تەلەبەیتیایە ئەم گەڕەکە تەلەبەی پۆلی یەک ینی هیچ توانایەکی نییە کە بتوانێت لێرە بپەڕێت و هیچ ئامانێ لەسەر ژیانی ئێستا ئەوە زۆر بچووکە ئەمڕۆ ڕۆژەکەی خۆشە و ئەگەر یەک تۆز باران ببارێت ئەو ئاوە زیاد دەکەوێتتر ئامان لەسەر ژیانی ئەو مناڵانە نامێنێت خۆشمان بۆ سیارە ڕێگایەکی زۆر ناخۆش و کۆڵانی خەڵکمان گرتووەتە بەر. دانیشتوانی گەڕەکانی خوارپردە ڕووخاوەکەش داوا دەکەن پردێکی تۆکمەی ئەندازاری دروست بکرێت تا بە دەردی پردەکەی پێشوو نەچێت و مەترسی لەسەر ئەوان دروست نەبێت. ئێمە وەگۆ ماڵانەی خوارەوەی ئەم پردا کە بڵێن ئەمانە یاساین و خانووی تاپۆن بە هەمان شێوی ئەو 6 ماڵەی سەرەوە کە خانوویان دروست کردو ئەڵێن تەجاوز هەستنەوە بۆ بە ئەمری واقعیەوەش کە سوکاری پێشمەرگە و کە سوکاری ئەنفال و بەشێکی زۆرشیان مۆزەفن ماڵم ناڵێنە هەردوو لامان داواکەین پردێکی هوەری جوان دروست بکرێت چونکە پێشتر ئەو پردەی دروست کرابوو تەناگر لە تەبلۆک و بە شێوەیەکی نائەندازەیی دروست کرابوو بۆ هۆی ئەوەی ئەمە بۆ دووەم جارە لافاو بێتە بەرزبوونەی لافاو و کارەساتی مادی زۆری لێ بکرێتەوە ئەگەر پردێکی هوەری جوان لێرە دروست کرێ هەم ئەوان ئاسوودابن بۆ خۆیان بۆ هاتوچیان هەم ئێمەش زەرمەند نابین. بڕێوەری ناحیەتەکەی دەڵێت داواکاری هاوڵاتیان ڕەوایە و لە داهاتوودا چارەسەری گرفتەکەیان بۆ دەکەین. من خۆم واقع حالەکەم بینی بەڕاستی کارەساتە مناڵ لەو شوێنانە بپەڕێتەوە ئەمڕۆ لیژنەیەک دێتە لیسە پەیوەندیم پیاوانەوە کرد ئەوانیش بێن بیبینن ئێمە هەر لە دوای لافاوەکەەوە کە لافاوەکە دروست بوو ئەم پردە ئەم قەنتەرە بوو پرد بوسی بوو کرابوو زۆر تسک بوو بۆ هۆی لافا و ئاو بچێتە کۆمەڵێ ماڵەوە ئێمە هەر لەو کاتەوە داوا کراوە قەنتەرەیەکی قانونی پردێکیان بۆ دروستکرێ هەرچەنە ماڵەکان بە شێوەیەکی نایاسایی دروست کرابوو بەڵام تازە بۆتە ئەمری واقع کەشتێکیش بۆ ئەمری واقع ئێمە ئەبێ ئاوڕیان لێ بدەینەوە بەدەنیانەوە بچین هەمووی کە سوکاری خۆمانە هیچ فەرقیان ناکەین لەگەڵ ئەم ماڵانی کە لە خانووی تاپۆیان یا لە گەڕەکانی تران ئێمە ئیشەڵا هەوڵە دەین ڕێگاکەیان بۆ چاکەین. دوای هەر بارانبارین و لافاوێک بەهۆی نەبوونی خزمەتگوزاری لە زۆرینەی گەڕەکانی ناحیەتەکیە ڕێگای هاتوچۆی ناوڵاتیان سەخت و دژوار دەبێ و حکومەتی ماوە بەسەرچوش بێباکە لە چارەسەرکردنی کێشەکان. ڕێبن حەمەد کەناڵی پەیام ناحیەتەکیە.